ماوەیەکە خێزانی فەهرام شوێنی پەنجەیان دیار کرد لە شاری پنومپێن لە کامبۆدیا بۆ خواردنی عێراقی ڕێستۆرانتی خۆیان. خێزانی فەهرام کە 7 کەسن لە ساڵی 2014 لە شاری فەلوجە هەڵاتن بەهۆی شەڕی هێزی عێراقی دژداعش. ئێمە ناتوانین لێ بمێنینەوە، ئێمە بایەخ بە ژیانی خۆمان دەدەین. هەرچەندە لە عێراق ئاسانگەر بوو، فەهرام دەڵێت کە هیچ زەحمەت نەبوو ژیانێکی نوێ لەم شارە دەست پێ بکات. لێرە لە کەمبۆدیا ئاسانە ئەم کارە بکەین. خۆیان ئێستا لە کامبۆدیا دانیشتوون بە ڤیزای کارکردن لەبەرەوەی خاوەنی ڕێستورانتن. هاشم دەڵێت خۆیان نەیان دەویست وەکو پەنابەر بچنە وڵاتەکە چونکە بۆ پەنابەران سنوور هەیە. ئێمە لێرەین وەک بزنسێکی خێزانیە، ئەمە کارداری خۆمانە، سەختە لێرە وەک پەنابەر بژی. بەڵام لەگەر ئەوەشدا کێشەی تریان هەیە کە چۆن ناتوانن کوڕەکەیان عەلی کە تەمەن 14 ساڵە بنێرنە قوتابخانە. من لێرە قوتابخانە ناچم چونکە قوتابخانەکانی کامبۆدیا بەهۆی ئەوە پاسپۆرتین عێراقیە تۆمارم ناکەن. ئەوەش بەو معنایە نییە کە کامبۆدیا بە وڵاتی خۆیان دانانێن. ژیان لێرە زۆر سادەیە و هەروەها خەڵکی کەمبۆدیا زۆر هاوڕێیانە مامەڵەمان لەگەڵ دەکەن. هەستێکی باشم هەیە، هەست دەکەم بارودۆخی ئێمە لە هاوڕێکانم باشترە. سەمادزەیی، دەنجی ئەمریکا.